بۆچی لە وەرزشی ڕاکردن و مەیدان بە پێچەوانەی میلی کاتژمێر پێش دەکرێتەوە. سەرەتا لە یاریەکانی ڕاکردنی 200، 400 و 800 مەتریدا لە ئۆلۆمپیادی ئەسینە لە ساڵی 1896 ڕاکردن و پێچکردنەوە بە ئاراستەی میلی کاتژمێردا بوون، بەڵام توشبوونی یاریزانان بە ماندووبوون و شەکەتێکی زۆر و هەستکردن بە ئازار بوونە جێی سەرنج. دوای لێکۆڵینەوە پسپۆڕان بۆیان دەرکەوت مرۆڤ بە سروشتی خۆی حەزی لێ بەلای چەپدا پێچ بکاتەوە و ڕابکات، هۆکاری ئەمەش بۆ ئەستە دەمار دەگەڕێندرێتەوە. بۆیە ئەگەر سەرنج بدرێت دزەکان لە کاتی دزیکردن و ڕفێنەران لە کاتی ڕفاندنی خەڵکدا بەلای چەپدا پێش دەکەنەوە. تەنانەت ئاژەڵەکانی وەک سەگ و کەروێشکیش لە کاتی هەڵاتن تا بۆیان بکرێت بەلای چەپدا پێش دەکەنەوە. بەهۆی ئەوەی لا ڕاستی مێش بەرپرسە لە لای چەپی جەستە و کارپێکردنی، بۆیە مەودای بینین بۆ لای چەپ ئاسانترە. زانستی نوێ ئاماژە بەوە دەکات کە تەوژمی خوێن لە لەشی مرۆڤدا بە پێچەوانەی ئاراستەی میلی کاتژمێر دەسوڕێتەوە، بۆیە سوڕانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر ماسوولکەکانی دڵ خاو دەکاتەوە و جۆرێک لە ئارامیمان پێدەبەخشێت. لەسەر ئاستی گەردوون و هەسارەکانیش مانگ بە پێچەوانەی میلی کاتژمێر بە دەوری زەویدا دەخولێتەوە، زەویش بە هەمان ئاراستە بە دەوری خۆردا دەخولێتەوە. سەرجە و هەسارەکان جگە لە زوورە واتە ڤینۆس بە پێچەوانەی میلی کاتژمێر بە دەوری خۆردا دەخولێنەوە. تەنانەت کۆمەڵی خۆریش هەموو بەیەکەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر دەخولێتەوە. هەروەها پانکەی ماڵەوەیش لە کاتی خولانەوەی بە پێچەوانەی میلی کاتژمێر باکەی بەهێز و سارترە بە پێچەوانەشەوە. کاتێک بە ئاراستەی میلی کاتژمێردا بخولێتەوە هەوای گەرمدا بەش دەکات. بەگشتی زۆرینەوەی خولانەوەکانی سەر زەوی بە ئاراستەی پێچەوانەی میلی کاتژمێرن. ڕاکردن بە ئاراستەی پێچەوانەی میلی کاتژمێر یاریزانان چالاکتر دەکات و کەمتریش ماندوو دەبن.